ڕێکخراوی بەخشینی خوێنوێژان لقی هەولێر هەڵسا بە ئەنجامدانی هەڵمەتێکی خوێنبەخشین بۆ نەخۆشانی تالاسیمە و شێرپەنجە لە هەمان کادا دایکانی دووگیانمان لەبیر نەکرۆ خۆتان نەزانن بە مەبەستی نەشتەرگەری دایکانی دووگیان پێویستیان بە خوێنی زۆرە لە نەخۆشخانەکانی لەدایکبوون بۆیە لەبەر کەمبوونەوەی ڕێژەی بەخشینی خوێن بەهۆی کەرەنتینەکردنەوە هاوڵاتیان کەمتر دێنە دەرەوە بۆیە بە پێویستمان زانی بۆ ڕاگررتنی باڵانس ئێمە هەڵمەتێکی خوێنبەخشین ئەنجام دێ بۆ خوێنبەخشانمان ئێمە سوپاسی ئەو کەساناکەین ئەو مرۆڤدۆستاناکەین کە ئەمڕۆ هاوکارمان لە بەخشینی خوێن بۆ ئەوەی بتوانین ئێمە ژیان بگەڕین بۆ کەسانی کە پێویستیانە لە هەمان کاتە خەڵکانێکی تر زۆر پێویستانە لە ژووری نەشەرگەری بۆیە داوا لە هەموو خوێنبەخشانەکەین لە مرۆڤدۆستانەکەین ئەمڕۆ سەردانی بانقی خوێن بکەن بە مەبەستی بەخشینی خوێن لە هەمان کاتە سوپاس بۆ کارمەندانی بانقی خوێن کە ڕۆژانە ئەرک و ماندووبوون ئەچێشن لەگەڵمانە لە هەمان کاتە زۆر سپاس بۆ هێزە ئەمنیەکان کە ڕێگری ناکە لەو کەسانەی کە سەردانی بانقی خوێنەکە نزیکەی 50 بتڵ بۆ 70 بتڵ ڕۆژانە پێویستە بۆ نەخۆشانی تالاسیمە و شێرپەنجە ئەو ڕێژە خوێنە دیاریکراوە هەیە لە بانقی خوێنە بۆ ئەوی بتوانین ئەو کەیسانە چارەسەرکە بەڵام نەخۆشانی تالاسیمە و شێرپەنجە بۆی ڕۆژانە پێویستیان بە خوێنە تا خوێنەکان بگۆڕن بۆیە بە بەردەمە بە ڕۆژانە خوێنە بۆ دابین بکرد بە تەنسیق لەگەڵ بانقی خوێنە سیارەی وەزارەتی تەندروستی ئەنێرین بۆ کەسانێک کە ناتوانن بگەن بەر یاخۆ سیارە نییە ئێمە ئەتوانین تەنسیقیان بۆ دروستەکەین بە سیارە ئەتوانین سەردانیان کەین.